ئەم شەڕەی کەماوەی 2 ڕۆژە لە نێوان ئێران و ئیسرائیلدا دروست بووە لەبارەی چەکی ئەتۆمیەوە. دەگوترێت زۆربەی وڵاتان کۆکن لەسەرەوەی نابێ ئێران چەکی ئەتۆمی هەبێ. ئێرانیش دەڵێ من پیتاندنی یۆرانیۆم گەشە پێدەن بۆ مەبەستی ئاشتی بەکارهێنم نەک بۆ مەبەستی شەڕ و ئەویش سوورە لەسەرەوەی کە نەک تەنیا پیتاندنی یۆرانیۆم بڵین بەردەوامی پێدا بەڵکو دەڵێ زیاتریشی دەکەم بەتایبەت لە دوایم هێرشانەوە بەردەوام باز لەوە دەکا کە پیتاندنی یۆرانیۆم زیاتر دەکا لە ڕابردوو. اینجا ئیسرائیلیش بەردەوام هێرشەکانی بۆ سەر ئەو پێگە ئەتۆمیانە دەست پێ کردووە و شەوی ڕابردووش چەند پێگەیەکی دیکەی بۆردومان کرد. ئەوان دەڵێن دەبێ ئێمە ڕای بوەستێنین ئەو پیتاندنی یۆرانیۆمەوە هەر خۆشیان باسییان لەوە کردووە بەهۆی هێرشەکانیانەوە پیتاندنی یۆرانیۆم و بەدەستێنانی چەکی ئەتۆمی لەلایەن ئێران زۆر بەرەو دواوە ڕۆیشتووە. اینجا دەمانەیە زیاتر گفتوگۆ لەسەر چۆنێتی بەرەمێنانی چەکی ئەتۆمی بکەین و هەنگاوەکانی دروستکردنی لەگەڵ بەڕێز حسێن ڕابی مامۆستای زانکۆ بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک حسێن سڵاوت لێبێ زۆر بەخێر بێت. باشیش زۆر سپاس مەمنون. بەڕێز حسێن مەترسی چییە ئەگەر ئێران چەکی ئەتۆمی بێ؟ سەرەتا بالەوە دەست پێ بکەین. وەی باڵانسێکە چێ جیهان بەپێی نۆرمێک لە ساڵانی 1950 بڵندوایەوەی کە ئەمریکا چەکی ئەتۆمی دروست کرد و لە ئینە تاقی کردەوە لە سەر هیرۆشیما و ناکازاکی بە دوای ئەویشە جۆری قۆڕخکاری دەستی پێ کرد. جۆری قۆڕخکاری لەسەر زانستی ناوێکی و خودی بۆمبی ناوێکی دروست بەوە ئەمریکای ویست لە دەستی خۆیان بیهێڵێتەوە ئەو هینە عەزیمە ئەو شتە بەهادارێکە هەیە هەبوو خۆی دۆزی بوویەوە دروستی کردبوو. بەڵام بەڕێ جاسوسەکانی گەی بە ئیسرائیل گەی بە هینگەی بە رووسیا و رووسیا دەستی کە و ئێدەمدا لە بینی دوو وڵاتە بوو بە شێوازەیەمیان کرد کە ئەم چەکە ینی بڵێن لە دەستی ئەمانە بێ چونکە هەستیان من مەترسیەکانی کرد کە بڵاوبوونەوەی ئەم چەکە جگە لەوە کە لە هینی ئەوان کەمەکاتەوە ینی بڵێن لە توانایەکانی ئەوان کەمەکاتەوە کە بڵاو بووە. شتێکی تریشە ئەوەیە کە مەترسیدارە چونکە بینیان کەوتە دەست هێزی نامەسئول هێزێکە بڵێن گوێ بە هەنێشت نەدا لە ئەم جیهانە لە ناو چوارچێوەی بەڕێوەبردنی ئەم جیهانە زۆر مەترسیدارە و ئەوە بوو سەرۆک کۆماری ئەو کاتی ئەمریکا پرۆژەیەکی خستە ئاراوە بە ناوی ئین ئەتۆم بۆ ئاشتی. ئەتۆم بۆ ئاشتی وی دوو وڵاتی سەرەکی کە لەو کاتە سوودیان نەم ئەتۆم بۆ ئاشتی وەرگرت دوو دوژمنی ئەمریکا بوون کەیس بوون بە دۆستی بەڵام هەردووکیان زانستی ناوکیان هەبوو. یەکێکیان ژاپۆن بوو یەکێکیان ئەڵمانیا بوو و لەوێەوە وزەی ئەتۆمی نێودەوڵەتی داهات کە چۆن زانستی ناوکی بچێتە خزمەتی ئاشتیەوە بۆ مەسەرەن بۆ پزیشکی بەکاربێ بۆ بەکارهێنانی کارەبا بەکاربێ بۆ ئەو شتانە بەکاربێ و ئەغڵەبی وڵاتانی جیهان بوون بە ئەندامی ئەم ڕێکخراوە بۆ بەدەستێنانی ئەو ساپۆرتانە ئەو پشتگیریانە کە ئەم ڕێکخراوە نێودەوڵەتی لایەنەکە بۆ بەدەستێنانی زانستی ناوکی لە ئاشتیە کەوتم دوو بواری مەسەرەن پزیشکی و بۆ نمونە و زاگرێتەوە و ئەوەیە ئەو ڕێکخراوە بەردەوام چاودێری وڵاتانەکە کە ئەیانەوێت لەم هینە سوود وەرگرن لەم بڵێن ساپۆرتانی ئەو ڕێکخراوە سوود وەرگرن بۆ بگەیشتن بە زانستی ناوکی و ئەغڵەبی ئەو وڵاتانشکە زۆرێ ژمارەیە لە وڵاتانەکە من بەندامی ئەو ڕێکخراوە زۆرتر ئەیانەوێت تەکنیکەکە بەدەست بێنن و دوای ئەوە بەلاڕێدا بەرن و بچن بیکەن بە چەک و ئەوەیە ئەو ڕێکخراوە بە وردی چاودێری وڵاتانەکە کە بە دوای ئەو شتەوەن کە وەکو عێراق وەکو لیبی وەکو کۆریای باکو و پێشتر و ئێرانیش. باشە ئێرانیش بەردەوام باز لەوە دەکا کە ئێمە بۆ مەبەستی ئاشتی بەکاری دێنین کەوا دەڵێ مەبەستی لە چییە؟ چەکی ئەتۆم چۆن دەتوانێت لە مەبەستی ئاشتیا بەکاربێن؟ مەسەلەن تا ئێمە لە پرۆسەیەکمانەیە لە دۆچی بۆ کانێکی ئۆرانیۆم ئەم کانە ئۆرانیۆمە سەدان بڵێن کە بەردێکی ئۆرانیۆم هەڵگری ئەم بەردە یۆرانیۆمە سەدان 99 هینە زیاتری ئۆرانیۆمی 238 هەم 238 بەکارکی هیچ نایە سەدا 0.1 شتێکی ئەمە هینە بڵێن ئۆرانیۆمی 235 ئۆرانیۆمی 235 ئەکرێ کارێکی زۆر گرنگی پێ بکرێ باشە ئەکرێ کارێکی زۆر گرنگی پێ بکرێ مثلەن کە ئۆرانیۆم 235 بێ بێنە نوترۆنێ وەزانین ناوکی ئەتۆم سێ پێکاتی دوو پێکاتێتیایە پرۆتۆن و نوترۆن بە دەوریشە ئەلکترۆنە سوورێتەوە نوترۆنە بدەنە ناوکی ئەو ئەتۆمە کە دار ناوکی ئەو ئەتۆمی ئۆرانیۆمی 235 ئەوێ بە ئۆرانیۆمی 236
کە بە ئۆرانیوم 236 لە ڕێوە دابەشە بێ ئەوێ بە دوو کەرتەوە و دوو دانە نۆترۆنی کادا ئەو دوو دانە نۆترۆنە ئەچنە ناو دوو دانە ئاتۆمی تری ئۆرانیۆمەوە ئەوان شەر بەو دەردابن وە لێرە زنجیرەیە کارلێک دروستە بێت یعنی بەردەوام 235 236 دابەشە بێت باش هەموو ئەم پرۆسەیە کاتی چەندێگەوێ کاتێکی زۆر کەمەوە کاتێکی زۆر کەمە ینی بڵێن کاتی لە ئۆردەری ئەتۆمیە ئەم گرنگە لێرایە ئایا تۆتەوێت ئەمە بە چی بکە یعنی ئەگەرەتەوێت لێگەڕێ سەیە بکرێ خێرا ئەم شتە ڕووبە بێ بە بۆمب بەسەرتی ئەگەر بە ڕادەی پێویست یعنی ئۆرانیوم 235 هەبێ بەڵام ئەگەر لێگەڕی بە هێواشی ڕووبە ئەم دەتوانانی ئەمە کۆنتترۆلکەی بۆچی بەکاری بێنی مەسەرەن لە دیێنن چیەکەن ئەو ئۆرانیۆمی کە کانی ئۆرانیۆمەکە ئیهێنن بڵێنەوە بەردی ئۆرانیۆمە کە گوتم زۆربەی ئۆرانیوم 238 دیێن ڕێژەی 235ەکەی زیاکەن بەچی بۆ بکە پێڕێن پیتاندن ئینڕیشتی ئۆرانیوم پیتاندین نەکەن دەوڵەمەندیەکەن لە 34 و ئەمانە کە بڵێن لە ئۆپۆن شتێکەکان ئۆپندێک چەندێکە گیان بە 3.3 بۆ 4 لە سەد ئەمە بەکاردێ بۆچی بۆ بەکارهێنانی وزە یعنی بلا ئەو مەحرەباناکە وزێتیا بەرهەمدێ وەکو ئێرانیشەیەتی بوشێر ئێران بیانووی ئەوەیە ئەڵێ ئەمەوێ ئەوە بخەمەکارەوە کە لە زمانی شاوە دەستێکی بە دروستکە دوای ڕووسەکان تەواویان کرد بۆی کە ئەمە ئەو مەحەتانە ئیش پێ بکەم باش ئێران خۆی واڵێ بەڵام ئەوەندەی زانیاریتانە بێ ینی ئەوەی کە ئێران مەبەستێتی ئەو جۆرە خاوەیە کە باست لێوە کرد ئەو خاوەی هەیە ئەوێ بەرزی کاتەوە مەشاکە ئێسەکانی ئەم 3 بۆ 4 لە سەد مەژە کە تۆ توانیت ئۆرانیۆمی 0.1 بکەی بە 3 بۆ 4 لە سەد یعنی ئەگەر کاتت بەنێ ئەتوانی بکەی بە 20 سەدیش کە ئەمیان بۆ پزیشکی بەکاردێ 20 لە سەد بۆ پزیشکی بەکاردێ زۆرتر لە پزیشکیا بەکاردێ پسە کە گەیان بە 20 لە سەد ئەم دەتوانانی بگەێنی بە 90 لە سەد کە 90 لە سەد بۆ بۆمبە و ئێران گەیشتووە بە 60 لە سەد زیاتر هەیە ئەوەی کە ئەوەی ئەژانسی وزەی نێودەوڵەتی ئەزانێ 60 لە سەدا یعنی ئێران لە ئەو کارانەی کە کردوویەتی پیشانی ئەدا ئامانجەکەی گوماناویە ئەوێ بۆمب بەدەست بێنێ ئەوێ بۆمبی دەستکەوێ و لە منتەقەیەکە کە بەرحاڵ پڕە لە ناجێگیری سیاسی وڵاتانی تەنمە بە خەمەترسی بۆ سەرخۆیان لێکەێنەوە باش ئیسرائیل باسیلەوە کردو کاتێک ئەو پێگانیان کردۆتە ئامانج چەندین ساڵ لەبارەی بەدەستێنانی چەکی ئەتۆم و بەرەو دواوە ڕۆشتووە ئێران دەتوانێت ئەو زیانە گەورەی لێوا بە موشەکانە کە ئاڕاستی کراوە ئەخواتە ئەبەت ئامانجەکە ئێستاە تەنها ئەوە نییە تەنها باری سیاسیەوە کە سەیری بکەین تەنها وزەکە نییە شتی تریشی بە دواوە شتی تریشی هەیە کە هەژمونەیەکە ئێران لە ناوچەکە هەیەی وەکو وڵاتێکی زلهێزێکی ناوچەیی هاوتای تورکیەیە لە منتەقە هەیەتی ئەو هۆژمونەی لاواسکایە نەیهێڵێ ئەمە لایەنێکێتی بەڵام بێگومان تەکنەلۆژیای ناوەکی تەکنۆلۆژیەکی زۆر گرانە لە دروستکردنی ئەمە کاتیەوێ بەڵام ئێران شتێکی دەستکەوتووە ئەوش ئەزمونە یعنی مەسەلەن نێسەکانە ڕایەت مەسەن تۆ بتەوێت شتێ دروستکەی لە ئەوڵەوە زۆر قورزێ بەڵام وەختێکە نەخشەڕێگەکە و زانی ڕێگەت بۆ کورتە بێتەوە کە وەختە نەخشەڕێگەکە زانێت توانێت دروستیکەی ئەمە لە دوای جەنگی جیهانی ئەڵمان و ژاپۆن ئەم ڕێگەیان گرت کاتێک ساڵی 1939 بوو ئۆتۆهان ئەو هینەی دۆزیەوە ئۆتۆهانی ئەڵمانی لەگەڵ تیمەکەیە ئەویان دۆزیەوە کە ئۆرانیوم 235 ئەکرێت بە ئۆرانیوم 235 کالێکێکیوا بدۆزرێتەوە کە دەڵێت مەشاکە ئەم کالێکە چییە ئەم کالێکە بە پێی ئەو فۆرمولە ئەساسیەکەی ئەنیشتین لە ڕێژەی تایبەتە ئی یەکسانە بە MC2 وزەتە دەیاتێ وزەیەک تایاتی یەکجار گەورەیە یعنی گرامێکی بە ملیار جوول وزەتە هاتێ کە ئەمە نەتیجەکەی بینرا ئەو بۆمبێکی 4 کیلۆیی چیلا هیرۆشیما و ناکازایکی و ئەمانەکە ئەمە ئەو ئۆتۆهان ئەم هینەکە دۆزرایەوە بە جددی نەیانگرت بەڵام زۆر بە جددی نەیانگرت بەڵام هەردووی ئەڵمان و ژاپۆن دەستیان کردبوو بە ئیشکردن لەسەر ئەمە کە بتوانن ئەم بڵێن کارلێکە ئەتۆمیە لە مختەبەرەکانیانە دروست بکەن و پێشکەوتنی گەورەشیان بەدەستێنا بوو بۆ نمونە ئەڵمان توانی بر ڕاکتۆرێکی بچوک دروست بکە یان مەسەلەن ژاپۆن پێشکەوتنێکی زۆر گەورەی بەدەست کردبوو لەواکە بەڵام دوایی کە دۆڕان لە شەڕەکە دۆڕان دەستکەوتەکانیان هەموو وڵاتەینەکان بردی ینی بڵێن هەم ئەوەکەی ژاپۆن چونکە سەرەتا لە ژاپۆنا بوو بۆردمان کرا بەڵام بردبووی لەو شوێنە کایسە کوریای باوەختە ئەوەختە لە جەردەسی ژاپۆنا بوو لەویای درێژەی پێدا دوای ڕووس بردی ڕووس بردی بوو بنەمایە بۆ دروستکردنی ینی بڵێن تەکنۆلۆژیای ناوچەکەی رووسیا بەڵام
کە وەختێکە ئەمریکا ئیجە ڕێگەی پێدان دروستی بکەنەوە چونکە ئەزمونونەکەیان هەبوو علمەکەیان هەبوو خێرا گەیشتنەوە بەوە کە ئەڵمان لەم ساڵانی ئەخیرە کوورە ناوچەکانی کۆ کردەوە کە لە ساڵانی 1950 هەی بوو و هینە و ئەزمونە بوو کە لە کاتی جەنگەکە بەدەستیان نبوو ژاپۆنی سەشەرایەتی کاتەمەمانی باسگر پێویستی بە ئەزمونێکی باشە بەڵام ئەزمون و تەکنەلۆجیایە هەردووکیانە بە خااتێکی چونکە ناڵم ئەمریکا قۆڕخکاریەکی گەورەی لەو مۆزوعا کردووە و ناهێڵێ و ئەمریکا و رووس و ئەو وڵاتانەکە قۆڕخکاریان لەو مۆزوعا کردە حەزیان لێن یەک کەسی تر ببێ بە خاوەنم تەکنەلۆجیا بەڵێ هەر ئیسرائیلیش لە یەکەم ئامانجیدا زانانی بواری ئەتۆمی لە ئێران کردا ئامانج ئەوەندە ئاسانە کە ئێران بتوانێت زانای دیکە خێرا پیا بکاتەوە کاتێک ئەوانە بەڵام لەو زانای ئەتۆمی بوون بەشێکیان بەڕێوەبەرن ینی بەڕێوەبەری زانستین بەڕێوەبەری زانستین بەڕێوەبەری زانستی بۆ مانای مەسەرن ئەوەی کە کوژرا من ئەزانمەوە اختصاسەکەی ئەسەن ئەو بەشە نییە کە مەسەلەن بڵێن بچێتە بۆم جۆرەشتانەوە بەڵام فیزیاییە کە علمەکە ناسێ و ئیشەکەی بەڕێوەبردنە چۆن مەسە ئەوانی تر ئاڕاستە بکە وەکو جنرالەوان لەناو بوارەکان نەک وەکو تەکنیشیێنێکە کارەکەن بەڵام ئەم ئەزمونە کەڵەکە بووە گوازراوەتەوە بۆ کەسانێکی لە خوارەوە دانەبدا ناتوانێت بیان کوژی زۆرن و ئەمە ئەتوانێت ئێران ئەوەی احتیاط خستووە یەک شت ئەتوانێت ڕێگری لە ئێران بکە کە نەگا بۆ تەکنەلۆجیا ئەوەیە کە ئەو ڕژیمە سیاسەتەکانی بگۆڕێ سیاسەتەکانی بگۆڕێ ئێنە بەردەوام ئەم دروستەکە و ئەو لێدا بەردەوام ئەم دروستەکە چۆن نارە دروستیکە بەردەوام بجاسوسی بەسەرەوە بێ لە چوار خەریکە ئیشێکەکە چێ لێی بە تەنها یەک شتوانێت ڕێگری بکارەوەش گۆڕینی سیاسەتە وەکەوەی کە ژاپۆن کردی وەکەوەی کە ئەڵمان کردی هەرچەند توانیان هەبوو کە بۆم بیاتۆم دروست بکەن بەڵام نیان کرد باشە لە کاتی ئەنجامدانی هێرش بۆ سەربنکە ئەتۆمیەکان باس لە تیشکدانەوە دەکرێمە لە ڕووی فیزیاییەوە چۆنە تاوەکو چۆن مەترسی دروست دەکا و کاریگەرەکانی چین مەترسیێک جار زۆرە ینی بڵێن نمونێ ئەوشمان بینی چەرنۆبیل زیکە مدور نییە مادی رادیۆکتیو کە چۆن ئێستش منتەقەیەکە چۆڵە ینی بڵێن منتەقەیەکی زۆر گەورە لە ئوکراین چۆڵە خەڵکی تیان ناشێ هیچ بۆ بە شوێنێکی کە وحش ینی نەما یان جا نەماوە ئەمە طبعا ئەم مادی رادیۆکتیو سێ جۆر تیشکی هەیە تیشکێکی هەیە ئەرم تیشکی ڕووناکیەیە بەڵام بە وزەی زۆر بەرز لە ئەکسرەی بەرزتر کە ئەکرێ مەسەن سەکانەکە بەرگە هەوای زەوی نەبێ و تیشکەکە لە خۆرەوە دێ بەشێکی گاماڕێی پێڵێن ئەو گاماڕێە ئەو تیشکی گامایە ژیانەکە لەسەر زەوی نەهێڵێ بەس ئەوەی کە ڕێگریەکە بەرگە هەوایە یەکێ لەو تیشکانی ئەوەیە یەکێ تریش لە تیشکەکانی پێڵێن بڵێن تیشکی بێتا کە ئەلکترۆنە ئەمە ترسیانە تەنها لەسەرەوە ناوچێ دروستە بێ یان بۆ سەکەم راوسێش ئەم مادی تیشک دەرەکە ئەم مادەکە بوو بڵێن پیسە بێ ینی بڵێن توی سەکانێ تۆپەڵەیەک مادی رادیۆکتیو هەیە بۆمبێ لێدا بڵاو بێتەوە کە بوو منتەقەیە پیسەکە ئەم مادە منتەقەیە پیسەکە ئەم مادەت ئەم تیشکە ئەم سێ تیشکە تیشکی ئالفا و بێتا و گامەکە ئالفا ناوکی هیلیۆمە بێتا ئەلکترۆنە و گاماش وتم فۆتۆنە پڕوزانەیە کە هەموو شوێنی ئەسمن ئەسەکانێ ئەکری ئەمە بگوازێتەوە بەڕێگەی با بگوازێتەوە بەڕێگەی باران بگوازێتەوە بەڕێگەی ئاو بگوازێتەوە بەڕێگەی دەست لێدان بگوازێتەوە ینی مەزە من دەستی لێ بێ دەست لەگەڵ توانێ ئەو مادە رادیۆکتیو لەوە دێ بۆ تۆ و ئەو تیشکە دێ مەسەلەن کەکەوێ لە پێستی تۆ لەوێ کارلێکەکە لەگەڵ خانەکانی لەشی تووە مەترسیەک لەسەر ژیان مەسەلەن بۆ نمونە ئەکری خانەکانی تۆ نەخۆش تووشی سەرەتان بیخوا نەخواست مەسەلەن بۆ نمونە ئەم نمونەیەکە و خراپتر لەوە ئەبێ بەهۆی ئەکەوێ بەهۆی ئەوە بتایبەت لەسەر ستین سێڵەکان و خانانەی کە بڵێن زۆر بنچینەین و بڵێن خستەتەکانی ئێمە ئاگوازنەوە بۆ وەچەکانی داهاتوو لەسەر ئەوانە تاسیردا بنێ و ئەبێ بەهۆیی بازدان لەوانە کە بوو بەهۆی بازدانی جنێتیکی لەوانە ئەبێ بەهۆی ئەوە کە احتیماڵان مەسەرەن لە وەچەکانی داهاتووە ئۆتۆماتیکی مناڵ دروست بێ کە نقصان بێ چاوی نەبێ دەستی نەبێ نازانم دڵی نەبێ ئەنواعی نقصانی تیا دروست بێ ئەمە ئەوە مەترسی پێشەوەی کەسەکە دوو گیانیش بێ ئەوە دروستە بێ لە جینات بەڵێ جیناتەکە دروستە بێ گوازێتەوە بۆ خینێکی دێ بەڵێ بێ بەهۆی بازدان لەو هێنا و لە ڕێی شۆگەر لە ڕێی ئەو خانە ستیم سێڵەکان و خانە بەحرە بنشینەیەکان کە خستڵەتەکانی ئێمە گوازێتەوە لە وەچیەکە بۆ وەچیەکی تر ئەوە بێ بەهۆی ئەو شتانەیە یعنی لە ڕێگەی تەرەکاڵەوە گوازێتەوە ینی مەسەن کە شوێنێک تۆ کشت و کاڵەکەی ئەو کشت و کاڵەکە مەسەلەن ئەبێ بۆ شوێنێکی تر ئەو مادی رادیۆکتیڤیتی تایە
وأمانة بلى چونکە ئەو تیشکانەکە لەویان تیشکی ئالفابێتە و گامە وزیان بەرزە و ئەتوانن کار بکەنە سەر بڵێن ئەلکترۆنەکان کە لە ناو هینا هەن کە لە ناو سەر ئەتۆمەکانە هەن لە ئاستێکەوە بڕۆن بۆ ئاستێکی تر و کالێکی جۆراجۆر بکەن و ببوون بەهۆی ئەوە کە بەیسەکانی DNA لە کاتی دروستبوونەوە کاتێکم DNA لە شێوەن بەردەوام تێکەچۆ دروستە بێتەوە لە کاتی دروستبوونەوە بە شێوەی هەڵە ینی بڕان دروست بێتەوە و ئەو شێوازە هەڵە لە وەستێکەوە بگوازێتەوە بۆ وەسیەکی تر و ئەبێ بەهۆی ئەوەوە کە بەڵێن نەخۆشی جینێتیکی زۆر لە مشتماکەمان لە ڕووی فیزیایی و زانستیەوە ئەتوانرێ ڕێگری لەمە بکرێت بۆی بۆ شێوەیە پەرەنەسی ئەبێ ئەو منتەقەکە ئەو تەبعاً مەسەڵەن باسی ناتەنزەکەن کە ئاڵێنەوە لێ دراوە من بزانم نەتەنز لەژێر عەرزایە ئەگەر لەژێر عەرز بێ باشترێکە ئەوکە دڵی داوە کاولێک کردوێتەوە هەمووی دفن بووە زۆر واتە فیشکدانەوە ڕوونادا ئەوە زۆر باش نەدفن بۆتەوە ئەو لەو ژینە زیرۆ ناتە دەرەوە تا دێتە دەرەوە هەمووی هەڵەمژدێ لەو قوڵایەوە بەڵام کێشەکە لێرایە ئەی ئەگەر بڕێ لەو مادە رادیۆکتیڤ پێشتر هێنا بێتە سەرەوە ینی بەڵێن لە سەرەوە نەک لە ژێر زەمینەکە بەسان پیتانەکە کراوە ئێستا لەوێ هێنە دەرەوە ئەیمن بەسان بیمە بۆ شوێنێکیکە بیکەن بە شتێکیکە ئەی لەو ئەوە مەترسیدارە هاتیکە هێناوەتە سیان هێنراوەتە سەرەوە و لەسەر زەویە ئەوواگە لێ درابێ بڵاو بوو بێتەوە ئەوە تەمان ژینگە و منتەقی هەموو پیس کردووە ژینگە و منتەقی هەموو پیس کردووە کاتیەوێ بۆ ئەوە پاک بکرێتەوە باش من هێستا پرسیارێکم لا دروست بوو تۆ بڵێ ئیسرائیل کاتێکە و موشەکان ئاڕاستەی ئەو بنکە ئەتۆمیانە بکە ڕاوێژی بە کەسانی زانست و پسپۆر کردبێ کە بە چ شێوازێک بێ زیانی بۆ چواردەوەر نەبێیان زیانی هەر هەیە بەڵامی تر مەسەن توتماشاکە بە شەوا لێدا بە شەوا لێدا مانای ئەوەیە حاڵەتی گواستنەوە کەمترە بۆچی بەشەوە کەمترە بەشی ئیداری ئیش ناکەمان بە شێوەی ئام لە وڵاتانیان بەشی ئیداری لە شەوا ئیش ناکە کەوا بۆ ئەو کەسانی کە مەسەلەن مادی رادیۆکتیڤ لە شوێنی گوازن بۆ شوێنێکە بە ڕۆژە ماوەڕنیشەکە نەک بەشەوە واتە تەکنەلۆژیاش ئەو ئەکا و بابەتە بگوازێتەوە تەکنەلۆژیا نا مەسەلەن توتماشاکە بالفەرز بڵێن ئەو دێنێ لە پیتاندنی ئۆرانیوم لە نەتەنزەکە بەش ئۆرانیومەکە ئەبا لە شوێنێکی تر بەسەر ئیشی تری پێەکە باشە ئەم کە لەرەوە ئەوێ بۆشە تەبەن بە شتێک گوازیتەوەیتە بە لۆری بێ بە هەستیە بێ ینی بەشە ئەزێکی گوازیتەوەیتە ئەمە ئەمێنێ بەس ئەمانە مامۆلەن لە ڕۆژاکەن بە شەوا نایکەن کارمەندەکان بە شەوا ئیش ناکەن مامۆلەن جا ئەوەیە ئەمە هینێکی باشە بۆ ئەو مۆزوعە بەڵام مەترسی هەر هەیە و مەترسەکانش جدین بە تایبەت ئەبێ ینی بڵێن خەڵک سەردانی و شوێنە نەکەن ئەمە یەکەم شت دووەم خەڵکێکە لەوێەوە دێن ئەبێ پشکنیان بۆ بکەی بشۆرێن بێ بشۆرێن مادی رادیۆکتیڤیان پێوە نەبێ ئێدەت هەرچێ لەو شوێنانەوە دەبێ پاکرێتەوە بە شێوازی بۆ نمونە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو ئەم هێرشانە ئەنجام درراوە مەترسیەکە کاتێکی دیاریکراوی هەیە بڵی بۆ نمونە لەم مودەیە مەترسی هەیە ئەم مەترسیانی تۆ باست کرد لە ماوەی ئەوەندە ڕۆژ ئەگەر بڵاو بوو بێتەوە یان کاتی بۆ نیە ئەگەر بڵاو بێتەوە تا سەدان ساڵ و منتەقە پیسە واتە کاریگەریەکانی هەر ئەمێنێ بەڵێ ئەمە وێشەکانی بڵێن ئەمە ساڵی 1985 بوو چۆرنۆڤیل کوورەکی تەقیەوە بۆی گەرمبوونەوە کوورەکی تەقی و مادی رادیۆکتیڤ بڵاو بووە ئەو مادە رادیۆکتیڤ ئێستا منتەقە چۆڵە منتەقە سال 1985 تا ئێستا 40 ساڵە هەر چۆڵە یعنی هێشتا بە کەرکی ژیان نایە جا ئەوەیە ئەو شوێنەکە ئەو شتێتیا بڵاو بۆتەوە ئەبێ پاک بکرێتەوە بە باشە کاک حسێن بەو پێی جەنابتان خوێنەوەتان بۆ ڕۆژەڵاتی ناوڕاست بەردەوام چاودێریەکی باشتانەیە و لە ڕۆ سیاسیەکەشی شارەزان پێمان بڵێ بەپێی پێشبینیەکانی تۆ پێت وایە ئێران دەست لە چەکی ئەتۆم هەڵبگرێت لە کۆتایی ئەم شەڕەیە ئێران سیستەمەکەی سیستەمێکی دیموکراتیک نییە سیستەمی دیموکراتی وای بۆ یاسەکانی وازی بێنێ چونکە قبلەتەکەی لە خەتەرایە بەگشت تو سیستەمەکەی دیموکراتی سیستەمێکە کە لەسەر ئەوە بەندە کە هەمیشە خۆی بە هەڵۆ بنمێنێ بۆ ئەوە خەڵکی لێ بترسن چ خەڵکی ناوە چ خەڵکی دەوروبەر مەسەلەن ئێستاکان ئەگەر بالفەرز هەشتی شعبی یان مەسەلەن ئەمانە بزانن کە ئێران زەعیف بووی حسابی بۆ ناکەن کەوا بوو مەجبورە کە ئیسرائیل لێدە ئەوش لێی بە بەڵام توانایەکانی ئێران لەگە توانایەکانی ئیسرائیلە بەراورد ناگرێت و ئێستا خۆی نییە پێشاکە ئێران وڵاتێکی گەورەیە وایە ئێستا وڵاتێکی بچووکە ئەنیەوە خاڵی زعفی ئیسرائیلە کە وڵاتێکی بچووکە بەس ئێران وڵاتێکی گەورەیە خاڵە بە قوتەکەیەتی بەس خاڵی بە قووەتی ئیسرائیل چیە تەکنۆلۆژیەکی زۆر پێشکەوتیە ئیسرائیل وڵاتی عیلمە 100% عیلمە یعنی بێ عیلمە وڵاتە نامێنێ ئێران وڵاتێکە کە خواهینە بخۆری علمە خۆی علم بەرهەم ناهێنێ بەسایل بەرهەمی هێنێ بە دەیان بەراوی نوبل فیزیا و کیمیا و ئەمانە خەڵکی ئیسرائیلن یان بە ئەسڵ جوون یا ئەمەیە لە ئەمان کاتیشە لە پشتی ئەم ئیسرائیلە بچووکەوە شتێکی زلە وەستەوە کە ئەمریکایە کەوا بوو ئەو لە زۆر بەهێزە ئەم لە مەحکومە بە شکان
أمر محكومة بشكست وإيران سكانك أبينيك ليه ده يعني مثلا بو خاستي لإسرائيل ده يك آمان جهة كإسرائيل خلش جاني خلقي زور بو جرينجا بوسته لليداني إيران بوسته لوكا لزاق نظر إيران بلام شوك هر جان بون بحلو هر جان رولي هلو بين مشتيك شو كم تيوري أنا ببي أمشتيك استهيا براسي شريع علم شريع هم تيوري علمية كان شركاني استا ببي تيوري جمع تحليل كده هر دكان استكان شري هلو كان أم دو هلو استا وبربون تجاني يك حتى يك هلا أنا كان طبعاً بيني قرصري لذاك إيش زور قرصتي ديكري شو إيران وازنا يعني أبي حلوبوني خوي بسلميني أبي إسرائيل بالشواذ يدفك إسرائيل بلا شرط واو شباب برسيارش بكم بيت وابريش كم شرا تاوكو كان كاريجري لسر هرمي كردستان وعراق بيت زور من الناس جركي شركين تاوكو كان مترسي واللي رودي يعني بلا المشككان إيران اللي روى بس هي ما روى مشككان يوم اللي رياروي كدوز قام رياروي بس هي ما إسرائيل رياروي كي أمن بدرس كدوه رياروي توالم بس هي عراق روى ولا همان كاتيشا أم حكومتي العراق هيا بشوي بروكسي رانا يعني بشت معنوي أواني كيسلا بغا فرمان روان معنوي يعني لدى صلاة الريق بند به زيرانا إيران لا وازبي وإن كان رابر إن كان تشرين ما لبيده كان صار له بيش ما نمجي جيران بون بس همش كريستيان خوارت همي كبون همي كبون والمخلك الشيعة رياجي كم بجداري هالبجار كان زۆربەی خەڵک ناڕازین ئەمە ڕێگا لاوازبوونی ئێران ڕێگا کاتەوە بۆ ئەو گروپانەی ئێستا لە عێراقا فەرمانڕەوان بە شێوازی دەسەڵاتەکەیان لەدەست بن بۆ لە هەڵبژاردننی داهاتەوە توی بدۆڕن. باشە کاک حسێن ینی زۆر جار بینیومانە کاتێک دوو وڵات شەڕ دەکەن وڵاتی کە هێرشەکە ئەنجام دەداوە هەز دەکاتر هێزی زیاترە بەسەر وڵاتەکەی دەکا دەچێت کە ڕستەی چەک و تەقەمەنی بۆ نمونە ئەو چەکانەی کە هەیە دەیبا بۆ خۆی. لە چەکی تۆ مامە دەکرێت دەتوانرێت ببرێ و سوودی لێوەربگیرێ؟ لە نەوەدەکانە ئەوترا لەنەم کتێبێشە زۆر شوێنە بەسیەوە کراوە شەکی ناوە چییە کردمەوە بە کوردی بەڵێ بۆ ئەوە تێبگەی ئەسم بەڕاستی ئەمریکا بۆچی خەریکەم کارانەکە بۆچی جۆر دژی ئێرانە چەکی نەوەشیە بێ ئەبێ بۆ بخوێنیتەوە کە بۆ تێبگەی کە بەسم بۆ وایە بۆ ئاژانسی نێودەوڵەتی هەیە بۆم قوڕخکاریە هەیە بۆم شتانە هەیە بەڵێ لە ساڵی 1990 بەدواوە دوای سقوتی شۆرەوی و سۆڤیەتی پێشوو شتێکی گرنگ هاتە ئاراوە ئایا چەکینەوەکی احتیماڵی هەیە بکەوتە دەست گروپ تروریستەکان و ئەوە بوو لەو وەختە بەڵێ هەنێ بۆمبی بچووکی نەوەکی ون بوون ئەمە سەرۆکی ئاژانسی ئەتۆمی ئەو کاتی رووسیا وتی هەرێ لە بۆمبەکانمان ون بووە لە نەوەدەکانەوتی بۆمبی بچووکن کەس نازانێت ئێستشکە باسی زیاتر لە 100 دانەیە کرد کەس نازانێت ئێسێک لە کوێری احتیماڵە نەدە کە ئەمە شاید ئەمریکا دزی بێتی یا مەسەلەن چزانانی سای دزی بێت یا شاید ئێران دزی بێت یا شاید گورتۆسەکان دزی بێتە باسی ئەوانە هەیەەوە ئەوەیە ئەو هێنا ئەو مەترسیە هەیە کە بڵێ بۆ نمونەی سە بڵێن ئەمەی کە پاکستان تەبەن بوو بە خاوەنێکی ئەتۆمی بەخاطری باڵانس بەخاطری هەرچیە بوو ئەمریکا چاوپۆشی لێ کرد بەخاطری باڵانس لەگەڵ هیندستانەکە بێ بە خاوەنێکی ئەتۆمی بەڵام ئەو نەخشە ڕێگای کە پاکستان پێ بە خاوەنێکی گوازرایەوە بۆ لیبی و ئێران ئێستەکانە بەشێ لەو هینە بەشێ لەو بڵێن کارانەکەیکە کۆپیکردنی هەر ئەوەی پاکستانە لەوێش گەیشتۆ بەدەست ئێرانیش یعنی لە وڵاتێکە و ئەگرێ بگرێ بۆ وڵاتەکان تۆ ئێسکانێت تا بینی مەسەن درۆنە بینی کە درۆن تکنۆلۆژی زۆر پێشکەوتووە چەند وڵاتی هەیە بۆ ئێستەکانی تورکی هەیەتی ئێرە بەستماشەکە کەسان ئازان گروپی بچووک خۆی درۆن دروست دەکات و ئەی هاوێ و ئەمەش دقیقاً بۆ بۆمبی ناوێکیشێ بۆ میرەکی بچووکەکرێ دروست بکرێ بە 1 کیلۆ بە 2 کیلۆ بڕێ ئۆرانیۆم دەستەکەوێت لە هەر شوێنە دەست بکەوێت بەدەست وڵاتێکی نامەسوولەوە بێت یەکە دەوروبەرەکەی مەگرێ بە TNT ئەم جارەکرێت بە 1 بۆم شارێکاوت کاتە بابەتەکە زۆر ورد و فیزیایی بەڵام ئەگەری هەمووی لە ئارادایە بەڵام ئەگەری هەمووی لە ئارادایەوە ئەوەیە کە مەسەلەن کە ئەمریکا هەژمونی ئەمریکا لە جیهانە بەشێکی هەرە گرنگی بەندە بەو توانایە ئەتۆمی و ناوشەوە کە هەیەتی و ناهێڵێ ئەمێنە دەستدار بچێت و ئەو وڵاتانە تریشکە ئەوەیان هەیە وەکو رووسیا وەکو چاینا لە کۆتاییە پشتی ئەمریکا ئاگرن چونکە ئەوانیش لەم قۆڕخکاریان هەیە حەزیان لێ نیە بۆمتەوێ لەوانەیە بداتێ وەکو ئەوەی کە لەگەڵ کوریایکەن چزانم وزەی ناوشتەوەی ئەدەنێ
بەڵام بۆ دنیا خۆت بەرهەمی بێنی ئەو هینەت هەبێ ئەو تەکنەلۆجیات هەبێ. باش ئەو ڕادەیە کە باسەکرێسە ئێران بەرهەمیێناوە دەتوانرێ بەکاری بێنێ لە حاڵەتی پێویستە؟ نایڵێ ئەمە یەشەکە موزوعەکە ئەوەیە. ئەگەر بەشێک لەوانەیە کە مەسەن تەنانەت بەپێی هینەکان بەپێی ئەوەی چاودێریەکەی قانونیەکەی بڵێن ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ئێران هێڵی سووری بەزاندووە. ئەوان ئێرانی خەتەریان کردووە. ئێران هێڵی سووری بەزاندووە کە بەرەو بۆم بچێ. خۆی جاسوسیشان هەیە چەنێک تا نەچێتە مەرحەلەی بۆم ناتوانرێ بەکاربێنرێ؟ نا ڕێگە پێنەدا ژینگەی پێ پیس بکرێ ئەگرێ ژینگەی پێ پیس بکرێ بەس ناکرێ مەسەلەن شارێکی پێکاوڵ بکرێ. بەڵێ ئێستاکانی ئەو مادە ئۆرانیۆمیاسم ئاو موشەکانە کە ئەی هاوێ ئەتوانێت بەرامبەر بە هاوێ بەرەو تەلاڤیڤ ئەگەر ئەکرێ مەسەلەن و موشەکانە بە یۆرانیۆم و بەمانە پیس بکە یان مەسەلەن چەکی کیمیایی پێوە بنێ و بەسەردان بەوە کە ئەوە خۆی عمری ئێران کورت دەکاتەوە بەداخەوەیان بە خۆشحاڵیەوە ئەوە کە هینەکات بڵێن ئەو موشەکانەینێ بە ئیسرائیلەوە و دەست ناپارێزی خەڵکە کوژێ خەڵکی ئاساییە کوژێ بەکاریانە هێنێ خەڵکی ئاسایی کوژێنی ژیانی خەڵکی ئاسایی بۆ گرنگیەوەن ئەوە لەگدانەوەکەن ئەمە ژیانی خەڵکی ئاسایی بۆ گرنگ نییە کەوا بۆ ئەکرێ بۆمبی ئەکرێ ئۆرانیۆمیشی پێوە بنێ ئەکرێ چەکی کیمیاییشی ئەمە کەمی ناکاتەوە بۆ داهاتوو دوای بخالە بەرهەمێنانی ئەکرێت چەکی کیمیاییشی پێوە بنێ و ئەمە پیشانەدا کە ئەمە شەڕەکە تونترە بێ. باش ئەگەر ئەو بێ ئێستا بەکاری بێنێ بەشێکی بەکاربێنێ بۆ وانی کە تۆ باست کرد بە شێوەیەکی زانستی ئەمە واناکە ئێران پیتاندنی یۆرانیۆمی کەم بێتەوە بەرهەمێنانی چەکی ئەتۆمی دوا بکەوێت لە بەرەوەی بەکاریانە هێنێ. ئێخێن لە خەتەرایە لە خەتەرە جدیەکەیە ئەو مەساکەوەی ئیسرائیل لە هەر شوەیەکە شتێکی هەبێت کە پەیوەندی بەم زنجیرەی دروستکردنی چەکی ئەتۆمی یا شتی ناوەشەوە بێت کاوریەکە. خەتەرەکە بۆ سەر ئێرانیش دواکەوت بێ؟ بەڵێ خەتەرەکە بە دەرەجە یەکەم بۆ سەر خودی خەڵکی ئێرانە. دوای ئەوە بۆ ئیسرائیلە دوای ئەوە بۆ دراوسەکانی ئێرانە. خەتەرە جدیەکە لەسەر خەڵکی ئێرانە کە ئێمە بینومانە هەر بە هەرە موشەکانی چەنە خەڵکە کوژێ موچەکانی خۆی هاوێ لە شوێنی خۆی یا بەعرزە. ئەو ساڵە مەسەلەن هێنە بەرگری ئاسمانیەکەی تیارەی مەدەنی خستە خوارەوە ینی باشە خۆ بە ئاسمانی هەرێمی کوردستان و عێراق شاتێ پەڕ بنەوە موشەکانە زۆرێک کاریگەری لەسەر ئێرەشە بێ بەس بەختەکە مەسەر ناکەوێت لە شوێنێکە بڵێن خەڵکی تێەوە بەس بەختێ هیچ ئەگەر نەکەوێ بەس تێپەڕ بێ هیچ پەڕ بێ هیچ کاریگەری بیابانەوە خەتەری مەترسی جدی نیە بەس ئەو موشەکانە ئەو شانەکەی هاوێ ئەکرێ ئیسرائیل لە دوورەوە لی با بەسەرەوە بکەوێتە خوارەوە یان زۆر جار خۆی کەوێتە خوارەوە پرفێکت نین ینی ئەو هینانیانتیانە خۆی کەوێتە خوارەوە. زۆر سپاس بۆ بەڕێز حسێن ڕابی مامۆستای زانکۆ بە سپاسەوە لەگەڵ مابووی خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێ.